دیداری ئەدەبناسی زارەکی و فۆلکلۆری کوردی لە شاری هەولێری خۆشەویست بەڕێوەچوو دیارە لە نێو دیدارەکەیە چەندین توێژینەوە ئاراستەی دیدارەکە کران و کەسانێکی زۆر بە تایبەتیش پسپۆڕ و شارەزا و خاوەن بڕوانامە و ئەکادمی توانیویانە کە چەندین گفتوگۆی کراوە جەرباری بە تایبەت ئەدەبیاتی زارەکی واروەها گرنگی جانی ئەم بابەتە لە نێو فۆلکلۆری کوردیا بە ئەنجامگەێنن لە ڕێی ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە میوانێکمانە بێ پاشکەمێکی تر گفتوگۆکەین لەسەر بابەتی بە تایبەت ئەدەبناسی زارەکی دیارە ئێمە زۆرێک لەو بابەتانی کە تایبەتن بە مێژووی کورد و تایبەتن بە نێو ئەدەبیاتی کورد و هەروەها مێژووی کورد بە شێوەیەکی گشتی و تەواوی ئەو بابەتانەی کە پەیوەستن بە ئێمەوە هەمیشە ئاماژە بۆ کراوە کە هەندێکیان لە ڕێیزار و دەماودەمەوە ئەبینین کە گێڕاونەتەوە ئایا ناوەندە ئەکادیمیەکان تا چەند بەرپرسن لە کۆکردنەوەی بەشێک لەم ئەدەبیات و مێژووە و هەروەها نووسینەوەی و هەروەها جارێکی تر ئەرشیفکردنەوەی لە ڕێی کەسانی پسپۆڕەوە زۆر بەڕێز دکتۆر حەمامەنتەک ڕێکخەری دیدارەکە ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمانە. دکتۆریان سڵاوت لێبێ، ئێوارەت باش بێ. سڵاو لە ئێوەش، ئێوارە ئێوەش باش، زۆر سپاس بۆ میوانداریتان. زۆر سپاس بۆ ئێوە دکتۆر. ئەگەر سەرەتا بپرسم بزانم بیرۆکەی بە ئەنجامگەیاندنی دیدارێکی لەم شێوەیە لە ئێستاە لە چێوە سەری هەڵا ئایا زەروریەتەکەی چی بوو کە ئێوە بە تایبەت بیر لە ئەدەبیاتی زارەکی و هەروەها فۆلکلۆری کوردیش بکەنەوە؟ زۆر سپاس. لە ڕاستیدا بیرۆکەی ئەم دیدارە چەند مانگێک بەر لە ئێستا ئێمە وەکو بەشی زمانی کوردی کۆلێژی پەروەردەی شەقڵاوە زانکۆی سەلاحەدین لەگەڵ دامەزراوەی کەریمی عەلەکە لەسەر خەت بووین بۆ ئەوەی دیدارێک ساز بکەین لەسەر ئەدەبی زارەکی کوردی بە هۆی ئەوەی کە دەمێکە لە ڕاستێ لە ناوەندە ئەکادیمیەکان هاوکات لە دەرەوەی ئەکادیمیاش ئەدەبی زارەکی بە شێوەیەک لە شێوەکان فەرامۆش کراوە یاخود با بڵێن پەراوێز خراوە. ئەم پەراوێز خستنە وای کرد کە ئێمە لەگەڵ دامەزراوەی کەریمی عەلەکە بیر لە دیدارێکی وا بکەینەوە بۆ ئەوی سەر لە نوێ لە چەند ڕوانگە و جیهانبینێکی جیاوازەوە ئەدەبی فۆلکلۆری و زارەکی لە ڕێی توێژینەوە لە ڕێی دەستنیشانکردنی کۆمەڵێک توێژەری بەتوانە توێژەری دەستەبژێر ئەم پرس و باسانەی تایبەت بە ئەدەبی زارەکی و فۆلکلۆری بخەینەوە بەرباس هاوکات لە ڕەهەندی جیاواز و توێژینەوەیان لەسەر بکرێتن. باشە دکتۆر، ئەمە پرسیاری ئەوە بکەم ئەدەبی زارەکی لێرەیە بەشێک لەو شیعرانەیە کە لە ڕێی دەماودەمەوە گێڕاونەتەوە یاخود تاوەکو ئێستا نەخراونەتە سەر با بڵێم وەرەقە و ئەرشیف نەکراون و نەکراون نەچونەتێنەوە دووتۆی کتێبێکەوە یاخود بەشێک لەو چیرۆکانی کە ئێمە لە دەماودەمەوە بیستومانە یاخود بابەتێکی تریش هەیە لەو نێوەندەیە کە ئێوە گرنگیتان پێوە بەتایبەت لە نێو دیدارەکە؟ لە ڕاستیە ئەدەبی زارەکی میرات و کولتورێکی زۆر فراوانە، ینی تەنیا گۆرانی و چیرۆک ناگرێتەوە، داستان دەگرێتەوە، ئەفسانە دەگرێتەوە، پەندی پێشینان دەگرێتەوە، قسەی نەستەق دەگرێتەوە، ینی کۆی ئەو دەقانە دەگرێتەوە کە دەکەوێتە پێش با بڵێن پێش ئەدەبی نووسراوەوە. واتە ئەو دەقانن کە دەماودەم نەوە لە دوایینەوە لە گواسراوەتەوە بۆ نەوەی ینی باو گواسێتە بۆ کوڕی خۆی کوڕ بۆ نەوەی خۆی بەم شێوەیە بەردەوامی پێدراوە. ئەوەی ئێمە ئیشمان لەسەر ویسمان ئیشی لەسەر بکەین و ئیش کاری لەبارەوە کرا ئەوە بووکە هەموو ینی بە ڕەهەندی جیاواز کاری لەسەر بکرێتن، بە تایبەت ئەوەی کە بۆ نمونە ئێمە توێژینەوەیەکمان تایبەت کرد، ینی با بڵێن نووسەر و توێژەرێکی بواری فەلسەفەمان تایبەت کردبەوەی کە لە ڕوانگە و جیهانبینێکی فەلسەفیەوە لە ئەدەبی زارەکی کوردی لێکۆڵینەوە بکاتن. خۆم لە ڕوانگەی با بڵێن لە ڕەهەندێکی ڕەخنەی ئەدەبیەوە کارم لەبارەی ئەدەبی زارەکیەوە کرد. چەند هاوڕێیەکی دیکەمان هەبوو، چەند پرۆفیسۆرێکمان هەبوو کە سەردەمانێک لە رووسیا ژیابوون لە ئەکادیمیاکانی رووسیا خوێندبیان. ئێمە هەوڵماندا هەوڵەکانی کوردانی رووسیا لە توێژینەوە و کۆکردنەوەی ئەدەبی زارەکی کوردی لە رووسیا و لە قەفقاسیا توێژینەوە لێکۆڵینەوەیان لەبارەوە کردووە.
بە کورتەکەی ئەو هەموو ڕەهەندەکانی ئەدەبی زارێکی و فۆلکلۆری ئێمە کارمان لەبارەوە کردن، قسەیان لەبارەوە کرا، گەنگەشیان لەبارەوە کرا. باشە دکتۆر، ئەمە بزانم کە بەپێی ئەو گفتوگوانێکی ئێوە لە نێو دیدارەکە بە ئەنجامتان گەیاند، ئایا هۆکاری پەراویست خستنی ئەم ئەدەبیاتە گرنگەی کوردی بۆچی بۆ تاوەکو ئێستا؟ چونکە بەڕاستی ئەمە وەکو خۆش ئاماژێک پێکرد چەندین لایەنی ئەدەبیاتی گرنگ ینی ئەگرێتە خۆی و تاوەکو ئێستا بۆچی هیچ لایەنێک، هیچ کەسەیەک یاخود بڵێم هیچ ناوەندێکی ئەکادمی نەیتوانیوە کە تەواوی ئەم بابەتە ئەدەبیانە کە زارەکین بتوانێت کۆیان بکاتەوە؟ لە ڕاستیدا پێشتر هەوڵ هەبووە بۆ ئەو بابەتە بۆ کارکردن لەبارەی ئەدەبی زارێکی و فۆلکلۆری، بەڵام هەوڵەکان لە پەنجەی دەست تێپەڕ ناکەن. تەنانەت ئەو کەسانەی کە پسپۆڕیشیان لەبارەی ئەدەبی زارێکی و فۆلکلۆری بووە بە جۆرێک لە جۆرەکان بەکەم بایەخ سەیری ئەم ئەدەبە کراوە، ئەویش بەهۆی کۆمەڵێک هۆکاری کللتوری بە کۆمەڵێک هۆکاری تەنانەت ئایدۆلۆژی، تەنانەت کۆمەڵێک هۆکاری دیکە هەبوون لە پشت ئەمانەوە. یەکێک لە هۆکارەکان بە قەناعەتی من پەیوەندی بەوە بووە کە ئەم ئەدەبیاتێکە سەر بە با بڵێن سەر بە جەماوەرە، سەر بە خەڵکی عوامە، سەر بە ئەدەبیاتێکە کە ئەدەبیاتێکی گشتیە، ئەوە نییە کە ئەدەبیاتێکی نخبەوی بێتن، ئەدەبیاتێکی دەستەبژێر بێتن. بۆیە ئەمە با بڵێن پەراوێز کراوە، یاخود بە جۆرێک لە جۆرەکان تا ڕادەیەکی زۆر ئەم ئەدەبیاتە بە شایەنی لێکۆڵینەوە و توێژینەوەی دانەندراوە. تاکوتەران نامی ماستەر و دکتۆرا لە بەدرێژایی با بڵێن مێژووی زانکۆکانی کوردستان، تاکوتەران نامی ماستەر و دکتۆرای لەبارەوە نووسراوە. تەنانەت ئەو کەسانێک کە خۆیان بەم بوارەوە خەریک کردووە بە جۆرێک لە جۆرەکان بە کەسانێکی با بڵێن بە وەکو کەسانێک سیر کراون کە ئەم کەسانە خۆیان بە کۆمەڵێک دەقی بەسەرچوو، کۆمەڵێک دەقی خەڵکی با بڵێن کۆمەڵێک دەق کە سەر بە خەڵکی کۆن بێتن با بڵێن حسابیان بۆ کراوە. تەنانەت ئەم ئەدەبیاتە بە ئەدەبیاتێک دانراوە کە ئەدەبیاتێک وە پەیوەندی بە تێڕوانین و بیرکردنەوەی سادەی خەڵکەوە هەبوو. لە کاتێکدا دەتوانین لەناو ئەدەبیاتی زارێکیدا فەلسفەی زۆر قوڵ بدۆزینەوە، دەتوانین پرسیارە وجودیەکان لەناو ئەفسانەکان لەناو داستانەکان بدۆزینەوە، یاخود دەتوانین لەناو کللتوری کوردیدا لە ئەدەبیاتی زارێکی کوردیدا چەندین کللتوری گرنگ بدۆزینەوە لەناو ئەو ئەدەبیاتە فراوانەدا. هاوکات کۆمەڵێک فاکتەری دیکە هەن، ئەویش بۆ نمونە ئەبستراکتبوونی ئەم ئەدەبیاتەیە، ئەدەبیاتێکە ینی وا سیر کراوە. ئەم ئەدەبیاتی عوامە، ئەدەبیاتی جەماوەرە، ئەدەبیاتێک نییە لە ئاستێکدا بێتن کە خەڵکی نخبەوی یان خەڵکی دەستەبژێر خۆی پێوە خەریک بکاتن. باشە دکتۆرەمەی پرسیاری ئەوە بکەم، ئایا بەڕێستان لە کاتی ئامادەکردن بۆ بە بڵێم دیدارەکە و پەیوەندیکردن بە بەشێک لەو کەسانەی کە گرنگی ئێن بەم بابەتە، ئایا توێژینەوەکان خۆیان نردبیان واتە ئەو کەسانە توێژینەوەکانیان خۆیان نووسیویانە یاخود بەپێی کۆمەڵێک مەرج و ئەو بابەتانەی کە ئێوە دەستنیشانتان کردبوو توێژینەوەکانیان بۆ نێو دیدارەکە ناردووە؟ نەخێر، ئێمە لە سەرتاوە بەرنامەمان وادانا کە خۆمان وەکو ڕێخەرانی ئەم دیدارە خۆمان ئەو کەسانە دەستنیشان بکەین کە توێژینەوە بکەن لەم بارەیەوە. بۆ ئەمەش چەند پێوەرێکماندانە یاخود با بڵێن چەند ڕەهەندێکماندانە، وەکو پێشترش ئاماژەم پێکرد لە ڕوانگەیەکی با بڵێن هونەریەوە یەک دوو توێژەرمان ڕاستپار کە لە ڕوانگەیەکی هونەریەوە ئیش لەبارەی ئەدەبیاتی زارەکیەوە بکەن. خەڵکانێکی دیکەمان ڕاستپار کە لە ڕوانگەیەکی فەلسەفیەوە بێن کار لەبارەی ئەدەبیاتی زارەکیەوە بکەن. خەڵکانێکی دیکەمان ڕاستپار کە
لە ئەدەبیاتی زارەکی یان هەوڵ و تێکۆشانی نووسەرانی کوردی رووسیا ئیش لەو بارەیەوە بکەن. خەڵکانێکی دیکەمان ڕاستپات کە لە ڕوانگەیەکی پەروەردەییەوە کار لەبارەی چیرۆکی فۆلکلۆری چیرۆکی زارەکی بکەن. ئیتر بەو شێوەیە دامان خەڵکانێکی دیکەمان ڕاستپات کە بە تایبەت کار لەبارەی ئەفسانەی کوردیەوە بکەن. ینی ئەوەی کە بەرنامەکەمان وادانا کە خۆمان خەڵک ڕابسپێرین و خەڵک دەستنیشان بکەین، نەک ئەوەی کە خەڵکانێ ینی با بڵێن دیدارەکە ڕابگەێنین و ئیتر خەڵک توێژینەوە بنێرەوە ئەم توێژینەوانە بەشداری پێ بکەن. دکتۆر لێرە پرسیارێکی ترم هەیە. دیارە زمانی شیرینی کوردی خاوەنی چەندین زاراوەی زۆر جوان و تایبەتە. ئایا زاراوە جیاوازەکان لە نێو ئەم دیدارەیە جێگەیان بووبەوە یاخود ئەم بابەتانە ئەتوانێت لە ئایندەیە لەلایەن کەسانی بەڕێزی وەکو ئێوە و کەسانی ئەکادیمیەوە بتوانێت کاری لەسەر بکرێت؟ بەڵێ بێگومان ئێمە هەر لە سەرەتاوە بیرمان لەو بابەتە کردەوە کە ئەدەبیاتی فۆلکلۆری و زارەکی کۆی دیالکتەکانی زمانی کوردی بگرێتەوە یا بەمانایەکی دیکە کۆی ناوچەکانی کوردستان بگرێتەوە. ئێمە توێژینەوەیەکی تایبەتیمان هەبوو لەسەر ئەدەبیاتی فۆلکلۆری زازاچی. هاوکات لە ناو توێژینەوەکانیشدا دەقی دیالکتەکانی دیکە وەرگیرابوون. ئەوە نەبوو کە تەنیا با بڵێن کار لەبارەی ئەدەبیاتی فۆلکلۆری دیالکتی کرمانجی ناوەڕاست بکرێتن. لە کرمانجی ژوروش بە هەمان شێوە لە ناو توێژینەوەکانە دەقیان وەرگیرابوو، لێکۆڵینەوەیان لەبارەوە کرابوو، دیالکتەکانی دیکەش فەرامۆش نەکرابوون. بیرمان لەو بابەتە کرد بۆ و بە توێژینەوەش بەشداریان تێدا کرد بوو توێژەران. دکتۆر دیدارێکی لەم شێوەیە بە ئامادەبوونی بەشێک لە مامۆستایانی زانکۆ و لەو کەسانی کە توێژینەوەیان نردووە لە کۆتاییە ئێوە ئەتانەوێت پەیامێک بگەێنن، واتە ئێوە ئامانجی دیدارەکە چۆنە بینن؟ ئێمە ویسمان لە دوو ڕوانگەوە کار لەو بارەیەوە بکەین. یەکێکیان ئەوە بووکە ناوەندی ئەکادیمی بە تایبەت زانکۆکانی کوردستان ینی هاوکاری کاری هاوبەش ڕێگای بکەینەوە بۆی کاری هاوبەشی نێوان زانکۆکان لەگەڵ دامەزراوەکانی دەرەوەی زانکۆکان بەیەکەوە کار لەو بارەیەوە بکەن کە ئەمە با بڵێن یەکێک بوو لە ئامانجەکانمان. هاوکات بیرشمان لەوە کردەوە کە ئەم بابەتە سەر لە نوێ زیندوو بکەینەوە، سەر لە نوێ بکەوێتەوە ناو توێژینەوە کوردیەکان. ئەوە بۆ هەموو توێژینەوەکانیشمان لە کتێبێکدا بە چاپکەیان با بڵێن بە سوپاسەوە دامەزراوە کەریمی عەلەکە کە سپۆنسەری ئەم دیدارە بوو، توێچووی کتێبەکەش لە ئەستۆی ئەواندا بوو بۆ ئەوەی ئەم توێژینەوانە ببن بە سەرچاوەیەکی سەرەکی هەر توێژەرێک کە لەمە دوادێ لەم بوارەدا کار دەکاتن. هاوکات ویسمان ئەو ڕەهەندە جیاوازانەی ڕەهەندە قوڵانەی ئەدەبی زارەکی و فۆلکلۆریش دیسان بێنینەوە بەرباس و خەڵک بێن کاری لەبارەوە بکەن. ئەوە بوو کە چەندین توێژینەوەی زۆر تازەی تێدا پێشکەش کرا. تەنانەت لەناو ئەم دیدارەدا تیۆری تازە ینی توێژەری زۆر بەتوانامان هەبوو کە تیۆری تازەی ڕاگەیان لەو بارەیەوە کە لێکۆڵینەوەی کردبوو کە تیۆرێکی نوێی لەبارەی لێکۆڵینەوە لە ئەفسانەی کوردی لەم دیدارەدا وەکو توێژینەوەک پێشکەش کرد بۆ ئەوەی خەڵکانی دیکە لەمە دووا بێن کاری لەبارەوە بکەن. دکتۆر لە ئایندەیە چۆن ئەم توێژینەوانە ئەتوانرێت کە سوودیان لێوەرگرێت؟ ئایا بەشێکی زۆر لەو بەتایبەت با بڵێم ئەدەبیاتە زارەکیەی کە پەیوەستن بە ئێمە وەکو کورد ئەتوانرێت لە ئایندەیە پشتی پێ ببەسترێت بەوەی کە ئێمەش توانیومانە چەندین بابەتی گرنگ و بەتایبەتیش ئەو ئەدەبیاتە زارەکیەی کە تاوەکو ئێستا نەنووسراوەت و ئەرشیڤ نەکراوە لە ئایندەیە ئەم بابەتانەش ئێمە بڵێین کە ئیتر بەشێکی زۆر لە ئەدەبیاتی زارەکی ئێمەش نووسراوەت و ئەرشیڤ کراوە و لە دوو توێی کتێبایە؟ ببوورە دەنگەکە بسڕا. دکتۆر گوێبیستی منی؟ بەڵێ باشە. پرسیارەکەم ئەوە بوو کە لە ئایندەیە ئێمە توانین ئیتر بڵێن کە ئێمەش بەشێک لە ئەدەبیاتی زارێکی خۆمان لەلایەن کۆمەڵێک لە پسپۆڕان و لە مامۆستایانی زانکۆ و لەلایەن و کەسانی کە معنی و تایبەتن بەم بابەتانە بەشێکی زۆر لە ئەدەبیاتی ئێمەش جارێکی تر بەتایبەتیش ئەدەبیاتی زارێکی نووسراوەت و ئەرشیڤ کراو لە دوو توێی کتێبێکایە و لە ئایندەیە پشتی پێ ببەسترێ؟
بێگومان ئەدەبیاتی زارەکی کوردی ئەدەبیاتی فۆلکلۆری کوردی هێندە دەوڵەمەندە کە دەتوانێن لە ڕوانگەی کللتوری لە ڕوانگەی ئەنترۆپۆلۆژی لە ڕوانگەی مێژووی جوگرافی تەنانەت جیهانبینی فەلسەفی کاری لەبارەوە بکرێتن هەموو ئەم ڕوانگانە دەتواندرێت لە ناوەندە ئەکادیمیەکان هاوکات لە دەرەوەی ئەکادیمیاش کاری لەبارەوە کرێت پێشتر هەوڵی زۆر باش هەن بۆ کۆکردنەوەی ئەم ئەدەبیاتە بە تایبەت لە ڕۆژهەڵاتی کوردستان هەوڵەکان زۆر چڕکراونەتەوە نووسەرانی ئەوێ خەریکی کۆکردنەوە ئەرشیفکردنی ئەم با بڵێن ئەدەبیاتن لێرەش بە هەمان شێوە هەوڵی زۆر باشمان هەیە بەڵام ئەوەی خەمی ئێمە بوو تەنیها کۆکردنەوە ئەرشیفکردن نەبوو ئەوەی خەمی ئێمە بوو ئەوە بوو کە ئێمە بین توێژینەوە لەبارەی ئەم ئەدەبیاتەوە بکەین ئێمە بە هەر ئەدەبیاتێکمان هەبێ بە کۆکراوەیی لە دووتوێ کتێبەکاندا چاپ بکرێت و هەڵبژیرێتن بەڵام ئەگەر هاتوو ئێمە نین ڕوانگە و جیهانبینە جیاوازەکانی ئەم ئەدەبیاتە کەشف بکەین ئاشکرا بکەین توێژینەوەی لەبارەوە بکەین سوودێکمان نەگەیە ینی سوودێک ناگەیەنێتن بۆیە ئێمە ویسمان ئەمە بێ بە دەواازەیەکی زۆر باش ئەم دیدارە بۆ ئەوەی توێژەران بێن لە ڕوانگە جیاوازەکانەوە لە جیهانبینە جیاوازەکانەوە توێژینەوە لەو بارەوە بکەن ئێمە دەتوانین ڕوانگە با بڵێن بیرکردنەوەی تاچی کوردی لە 2000 ساڵ پێش 3000 ساڵ پێش ئێستا ئێمە دەتوانین لە ڕێگەی ئەفسانەکانەوە لە ڕێگەی داستانەکانەوە تێڕوانینی تاچی کوردی بۆ ژیان بۆ مردن بۆ گەردوون بۆ هەموو بۆ ژیانی بۆ واقعی خۆی بزانین هاوکات ئێمە دەتوانین لە ڕوانگەیەکی مێژوویەوە لە ڕێ ئەم ئەدەبیات و ئەم دەقانەوە دەتوانین با بڵێن سەردەمەکانی خۆمان دەستنیشان بکەین هاوکات ئێمە دەتوانین لە ڕوانگەیەکی ئەنترۆپۆلۆژیەوە کار لەو بارەوە بکەین زۆر باشە ئەم پلانانە بۆ ساڵانی ئایندەش بەردەوامە بێت واتە ئەم دیدارە لێرەیە کۆتایی پێێت یاخود بەنیازن بۆ ساڵانی ئایندە گەورەتر و هەروەها فراوانتریش بتوانن کە کار لەسەر ئەم بابەتە بکەن بە شێوەیەکی گشت بێگومان ئەمە سەرەتایەک بوو ئێمە ساڵانی داهاتوو بیر لەوە دەکەینەوە کە ئەمە فراوانتری بکەین بخەینە چوارچەوەی کۆنفرانسەوە لە کۆنفرانسدا چەندین توێژەری تەنها توێژەری باشووری کوردستان بەشداری تێدا نەکەن بەڵکو توێژەری پارچەکانی دیکەی کوردستانیش بە هەمان شێوە بێن بەشداری تێدا بکەن و ئێمە داوەتیان دەکەین و توێژینەوە بنێرن هەرچەندە لەم دیدارشدا توێژەری ڕۆژهەڵاتی کوردستانمان هەبوو کە بەسوپاسەوە لە زانکۆی کوردستان سنەوە هاتبوون لێرە توێژینەوەکانیان پێشکەش کردبوو. سپاس بۆ بەڕێز دکتۆر حەمامەتەگرە خەری دیداری ئەدەبناسی زارەکی و فۆلکلۆری کوردی کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە ڕاستەوخۆ لەگەڵمان بوویت. سپاس بۆ بەڕێزە.